ئەوەی کە ئێمە دەیزانین ئەوەیە کە ئەم قەوارە ئۆتۆنۆمی ئێستا کات و قوربانیکی زۆری ویستووە هەرگیز وامەزانن ئەم جۆرە ئۆتۆنۆمیە هەر بە مسۆگەری هەتایی دەمێنێتەوە. هەر بۆ یەکڕیزی بۆمانەوەی ئەم قەوارەیە لەو پەڕی پێویستیدایە. دو ئامانج پێویستە بریتی بێت لە دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیەکانی. ئەوەی کە شانبەشانی ئەمە گرینگە ئەوەیە کە قسە بۆ کردار بگۆڕدرێت. ڕاستە قسە و ڕاگەاندنی بریقەدار باشە، بەڵام دوجار بۆ ئەوەیە کە شتەکان ئەنجام بدرێن. وازێنان لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بۆ هەنگاونان بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و ئەنجامدانی چاکسازی پێویستن. هەروەها هەرێمی کوردستان چیتر نابێ بەسەر دوو ناوچەی زەرد و سەوز یان بەسەر هەر ڕەنگێکی تردا دابەش بێت. هەر بەڕاستی کاتی ئاشتبوونەوە و یەکگرتن هاتووە بۆ ئەوەی سەقامگیری سیاسی بێتە ئاراوە. شەڕی سیاسی و حیزبێنە تا ئێستاش هەر پەتایە و هەموو کونوکەلەبەرێکی گرتوێتەوە بە شێوەیە کە جێگەی سەرسوڕمان نییە گەر خەڵک متمانەی بەوە نەما بێت کە پرۆسەی سیاسی لە خزمەتی ئەواندا بێت یان ببێتە مای هیچ گۆڕانکاریەک. Or it can fail to put its house in order, putting at risk what it has achieved.